بینەرانی عزیز لاکێکن سڵاوی ئێمەتان لەبێەوەم کاتتان باش ئێواری سلێمانیتان پێشکەشەکان بۆ ئەمڕۆ لە لای خەتوو چرۆین کە نەسراوە بە چرۆ عەسکەری خاوەنکارە قسە و باسەکەین لاسەر سوود و گرنگی خواردنە کوردەواریەکان بۆ وەرزی زستان. خاتوو چرۆ سڵاوت لێبێ. سڵاو سەرچاو بەخێر بێ. باشی تەندروستیت باشە خاتوو چرۆ؟ زۆر سوپاس مەمنون. هەر باشەبی. خاتوو چرۆ زۆر سوپاس بۆم دەرفەتەی بۆ ئەمڕۆ ئێمە هاتین بۆ لای ئێوە ماندوومانکردنە لە سەرەتاوە نەکەین. نابعکسەوە بەخێر بێ سەرچاو. خاتوو چرۆ پێم خۆشە بزانم سەرەتای کارکردنی تۆ بۆم ئیشە ئەگەڕێتەوە بۆ کەی بیرۆکەی ئەم کارکردنت لە چێوە بۆ هات کارگێکی ئاوە ئامادە بکەیت کۆمەڵی خانم لە لای تۆ کار بکەن بۆ کەی ئەگەڕێتەوە؟ من هەمیشە باسی ئەوم کردووە لە چەند گفتوگۆی تریشا و برادەر و دۆست و خێزانەکەم هەموو ئەزانن هەر لە مناڵیەوە حەزم لەم کارە بووە لە 13 ساڵیەوەی تر بە تەواوەتی دەستم پێ کردووە شیرینیم دروست کردووە سەری دایکم کردو یادی بەخێر بێت چۆن شت دروست دەکات لێوەی فێر بووم. دوای ئەوە من چەند ساڵێ پێش ئەوەی ئەم کارگێ بکەمەوە ئەم کارگێ لە پارمانی 11ەوە کردومەتەوە پێش ئەو کاتە لە ماڵەوە ئیشمە کرد چەند ساڵێک ئیتر هەمیشە ویستومە یعنی حەز و ئارەزوویەکم هەبوو بۆ شوێنێک بکەمەوە بۆ خۆم تر لەخوا بەزیادێ ئەوە ساڵێک وە دوومانیەکە ئەم کارگەیم کردوتەوە. لە ماڵەوە هەر خۆت کارەکان تەکریا ئەو کاتە بەڵێ بەتەنان بەخوا زۆر کەم یعنی هەفتەی کەڕە تێشتێکی وە هەر خۆم ئیشمە کرد هەر بەتەنها لەسەر ئۆردەر و تەڵەباتی خەڵک تەلەفۆنیان بۆ کردم چیان پێویست بۆم دروست دەکردم. زۆر باشە. چرۆخان کێ یارمەتی دەرت بوو بۆ ئەم کارە بۆکردنەوەی ئەم کارگەیە؟ وڵی خۆی ئەگەر پرسیارەکەەوە بێ کێ بڵێن زۆر تەشجیعی کردوم کە نەبە بەڕێگر ڕووی معنەویەکە بەڵێ من زۆر سپاسی خێزانەکەمەکەم بە هاوسەرم بە براکەم بە خوشکەکانم بە باوکم یادی بە خێر بێ چکم یەکەم کەس لەگەڵ ئەوە قسەم کرد بەڕای ئەو ئەمە بکەم یان ناوەکو پرسێک زۆر بەخۆشی جوابیامەوە زۆر دڵخۆش بووم کەوتی شانازی و پێواکەمەوە ئەزانم زۆر حەز لەم کارێ بیکەیت بۆ نایکەیت ئارزوو زەوقی خۆتە. دوای ئەوەش بەڕاستی هەموو خێزانەکەم زۆر پاڵپشتم بوون برادەر خزم ناسیا و یعنی هەموو زیاتر تەشجیعیان کردم. باشە. چرۆخان تا چەند ئەمە بە گرنگ ئەزانن گرنگی خێزان یارمەتیدانی خێزان بۆ نمونە بەتایبەت بۆ خاتوونەکان کە ببن بە خاوەنی کاری خۆیان گرنگی خێزان لە چیە ئەبینی بۆ تۆ تا چەند ئەم کارەتی بەرەو پێش بردووە؟ من زۆر حەزەکەم هەروە بووم هەمیشە خۆشم لە ڕێکخراوی ژنانە ئیشم کردووە یعنی زۆر حەزەکەم ژن لە دەرەوە ئیش بکات. زۆر باسیەوەشم کردو کە ئەڵێن ئافرەتێک ژنێک ئیشی چییە ئەڵێن هیچ لە ماڵەوە دانیشتووە من ناڵم لە ماڵەوە دانیشتوە بەڕای من ئەو ژنی لە ماڵەوەی ئەرکی زۆر زیاترە لەوەی کە ئەچێتە دەرەوە یعنی ئیتر ئەمە خێزانە هەموو ئەرکەکانی لەسرە لە ماڵەوە زۆر پێم باشە بە تایبەتی گەنجانێکی زۆر هەیە دانیشتون لە ماڵەوە خوێنیان تەواو کردووە ئیش و کاریان نییە یەنە ئێرە خۆشیان فێری شت ئەبن شت دروستکردن و شتەکەش و بتەوێ نەتەوێ ئیتر داهاتێکیشە بۆ ماڵەوە بۆ خۆی کە ئەو ژنە ئیتر وەکو بڵێ ئستقلالێتێکی خۆی هەیە پارێک پیا ئەکا هەم دڵی پێخۆشە بێت و هەمیش ئەتوانێت یارمەتی خێزانەکەی باشتر بژین. لێرە لای تۆ ئێستا چەند خاتون کار ئەەکەن ئەوانی کە کارەکەن لای تۆ هەر خاتونن؟ بەڵێ 4 کەسم لە بەرنامە تا ئیشەڵا کارەکەت گەورەتر بکەی دەرفەتی کار بۆ خاتونی تر وەکو بەرنامە زۆر حەزەکەم بەس ئیتر زروفیش ئەزانێت هیوادارم ئیشەکە گەورەتر بێت ئەکیدی تر ئەو ئاستەنگیانە چی هەمیشە کۆمەڵێک ئاستەنگی یەتە بەردەم ئەو کەسانی بۆ نمونە ئەم ئیشانی وەکو تۆ ئەکەن چین ئەو ئاستەنگیانە چۆن چارەسەری کردو چۆن بەسەریا زاڵ بوویت؟ هەموو ئیشێک هەڵبەتە کێشەی خۆی هەیە قورسی خۆی هەیە هیچ ئیشێک بێ کێشە بێ مشکلە نابێت بەڵام گرنگ ئەوەیە تۆ بتوانی زاڵبی بەسەر ئەو کێشانەیە گرنگ ئەوەیە قووەتێکە هەبێ گرنگ ئەوەیە مانوو نەبیت کە دەستەیە ئەم ئیشە ئیتر تۆ تەواوە ئەمە ئیشی خۆتەوە ئەبێ بیکەیت کێشە بڵێم چی من لەخوا بەزیابێت تا ئێستا تووشی کێشەی وا نەبووم لەوەتی ئێرەماندا مەزرانەوە ئەم خاتونە بە ڕێزانە زۆر بە تەواو بە دڵسۆزانە و بە جوانی ئیشی خۆیانەکەن ئیشەڵڵا سوپاس دەکەم
ئیتر ڕۆژانە لە بەیانیویان تا ئێواری ئیشی خۆیانەکەن و بەبێ کێشە لەخوا بەزیا بێ کێشەی بەسیط بەسیط هەیە تر خۆمان هەموو لە وڵاتە ژین ئەزانیڵێ ئاوە و کارەبایە و چیترەوە خۆ لە ماڵیشەوە هەروین ئیتر ئەڕۆین لەگەڵ یا لەخوا بەزیا بێ کێشەی وام نییە کە باسی کەم بڵێم ئەو شتە مەسەرەن ناڕەحەت مەکات کێشەیەکی گەورەیە لەخوا بەزیا بێ زۆر باشە چرۆخان ئەمێ و پرسمزان تۆ لێرە خواردنە کوردەوارەکان دروستەکەی زیاتر یاخود خواردنی تریش دروست ئەەکەی بۆ نمونە پیتزا یاخود هەمبەرگرە هەنە خواردنی ڕۆژ ئاوایی هەیە ینی ئەو خواردنانش دروستەکەیت هەر لەسەر تاڵەبیش خواردن دروستەکەن ئێوە ئێمە بەگشتی کارگەکەمان ناوی کارگەی خواردنی ئامادەکراوە کەواتە ئێمە هەفتەی کەڕەتێ دە ڕۆژ کەڕەتێشت دروست دەکەین و ئەکەینە ناو مجەمیدەوە ئیتر پێنجنەوە کوبەمان هەیە کە کوبەی حەڵەبە و کوبەی مووسلی و سووریە و پتێتە چاپە و ساوەرە و پیتسای مریشک و پیتسای قیمەمان هەیە فەتائیرمان هەیە قیمە پەنیر سپێناخ کوبەی مووسڵ ئەەکەین کنتاکیە ئەەکەین ئیتر شتێکی کەمان هەیە پێی ئەوترێ لە فەی مریشە کە هەر خۆم بۆ مناڵانم جاران دروست کردو بۆ مناڵ زۆر ئەمەلێت تەنانەت بۆ میوانی ئاسران یا خواردنێکی ئێواری بەسیتیش کفتەی برنجی خۆمان ئەەکەین کفتەی بڕێژ ئەەکەین لەسەر تەڵەب ئێمە ئەم شتانە هەمووی سوورەکەینەوە گەرمی ئەەکەینەوە کفتەکانیان بۆ ئەقڵێنین و یا پراخ دروست دەکەین خواردنی کوردەواری بە تایبەتی لەم زستانیان لەخوا بەزیابێ بەفرێکی زۆرباری سەرمایەکی زۆر بوو کە هەموو زۆر دڵمان پێخۆش بوو چەند ساڵە ئەمە نەبووە ئیشەڵڵا ئیتر ترخێنم دروست کردووە یعنی ئەشیکەین ئێستا لەسەر تەڵەب ئەو کاتە ڕۆژانە ئەمان کرد لە کاتی سەرماکەیە ترخێنە گەنمە کوتاو دۆ کەشکەکەین ئیتر هەموو خواردنێکی کوردەواری لەسەر تەڵەب ئەیکەین باش ئەمڕۆ بزانین چرۆخان چیمان بۆ ئامادەکە ئەچینە لای تەباخەکە زین چرۆخان ئەمڕۆ چی بۆ ئامادەکردنی خۆی بە باشتر باسیکا بۆمان و بزانین سوود و گرنگی و خواردنەش بۆ ئەم وەرزە لە چیە باشە لەسەر چ باش زۆر باشە با بڕین دووبارە سڵاوتان لێبێ ئێستا لەگەڵ چرۆخان لێرەین بزانین ئەو خواردنی چرۆخان بۆی ئامادەکردوین ئەمڕۆ چییە بۆ سوود و گرنگی ئەو خواردنە لە چیایە شێوازی ئامادەکردنەکەشی ئەگەر ئاسایی بێ پێمان بڵێ ئیمڕۆ ئێمە دوو کەشێک لێ ئەنین لەگەڵ برنج و مەلفوفی باینجانە باش دۆ کەشکەکە هەموو ئەزانین لە زستانە خواردنی ترخێنە و گەنمەکتا و زۆر خۆشە دۆ کەشکیش هەمان شتە خواردنێکی زۆر کۆنە بە کەشک لێ ئەڕێ جاران طبعاً ئەم مەکینە و ستلبێت و شتە نەبوو خەڵک ئەبوو دانیشتایە کەشک طبعاً ئەکرێتە ئاو ئەخوسێت ئەبوو بەدەست بیسوونەوە ئەنووت کەشکە سۆینەوە ئەمە ئیتر تا ئاوەکەی ئەگرن ئەو ئاوە ئەگیرێت و ئەکرێتە مەنجەڵەوە و یەتە کۆڵ گەرمەکتاویش کوڵاوە بەجیا پێش ئەوە گەرمەکتاوەکەی تێ ئەکڵێ بەیەکەوە جوان جوان ئەکڵێ و خەستە بێتەوە باشە ئەو وردەی کە لە کەشەکە ئەمێنێتەوە دوای ئەوەی کە کەشەکە سوا و ئەوە لێنرا ئەو وردەش ئەتوانی بە ڕۆن و پیازێکی جوانی بۆ بکەیت و سووریکەیتە لە ناویە و بیخۆیت ڕۆن و پیاز و سیر نەخێر سیرەکە پیازەکە کە ئەکەی بە پێگەیشت ئەکەیتە قاپەوە طبعاً بۆ ئەشتانە ڕۆنی کوردی بەکارێهێنین بۆنەکەی دیارە بەڵێ ئەم ڕۆنی کوردیش زیاتر من لە لادەکان ئەیکڕم بەڵێ کەشکەکەش بە هەمان شێو خۆ دروستیەکە یا کەشکەکە نەخێر ترخێنە خۆم دروستێکم بەس کەشکە ئەیکڕم بەس لە لادەکان ئەیکڕم زۆر باشە کەشکەکەمان پیشانەی بەڵێ چرۆخان ئەکەی باشە زۆری ئەوێ چرۆخان ئەم ئامادەکردنی ئەم خواردنە کاتی زۆری ئەوێ خۆی کەشکەکەیە کاتی ئەوێت ئەمە کەشکەکەیە و گەرمەکتاوی تێکراوە ئیتر ئەبێت جوان خەست بێتەوە کە تەواو بوو ئیتر وەکو وتمان ڕۆنێکی کوردی جوان بەڵێ ڕۆنێکی کوردی جوان بۆ داخەکەیت و سیرە ور کردووە تەیەکەیت و ئەکەی بەسەریە باشە شێوازی ئامادەکردنی پڵاوەکە دیارە بەڵێ ئەفراویش هەمومان نەزانین ئیتر ئاوەکە ئەکڵێ و ئێستا برنجەکەی تێ ئەکەی باش چرۆخان لای تو هەر خواردنە کوردەواریەکان ئامادە ئەکەن نەخێر ئێمە بەتەڵەب هەموو خواردنێ دەکەین باشە لە ئێستا خەڵکێکی زۆر ڕویان کردوێتە ئەو خواردنانی کە بۆ ڕێجیم بەکاریە یاخۆ بۆ کێشدا بەزاندن بەکارێ لە زۆر شوێن مەسەن بەشێکی تایبەتی کراوە بۆ خواردنانەی کە
خەڵک بۆ کێش دابەزاندن بەکارێن ئێوە هیچ کەم لەو خواردنانە دروست ئەەکەن ئەگەر مەبەست شتی کیتۆ بێ بەڵێ یاخود کیتۆ بێ نییە بەڵام بەعام شتی ئێمە بەڕاستی سەحیە لە ڕۆنمانەوە لە برنجەوە لە تەنانەت کچەکان و خەریکی فەتائر دروستکردنن ئاردەکەش من ئاردی گەنمی لە ئاشەکە ئەکڕم گەنمی خۆمان یعنی زیاتر کوالیتی خواردنەکانە زۆر بەرزن بەڵێ زۆر گرنگە بۆ من پاک و خاوێنی و کوالیتی لە هەموو شتە گرنگترە بەتەکیت ئیتر وەکو وتمان پیتزا و شتی شەکەین یعنی تر لەسەر تەڵەبیش هەر خواردنێک داوا کرد ئێمە درستی ئەکەین زۆر باشە تەنانەت بۆ مناسبە و شتیش یعنی ئەتوانین شت دروستکەین بۆ ئاهەنگ و بۆ مناسبە گەورەکان بڵێن زۆر باشە شەرۆخان زیاتر ئەو خواردنانەی لە لای تۆ ئەڕوات چین زۆر خواردنێک زیاتر زۆر خەڵک داوای ئەەکە بەپێی وەرز ئەگۆڕێن کفتەی سابوونکەیان کفتەی سلێمانی بڵین لەگەڵ کفتەی بڕۆشە زیاتر تەمان زستانیان ئەوە خواردنێکی قورسە ئەوتر ئەم گەنمە قوتاو و کەشکوشتەش هەمووی زستانەیە زیاتر ئیتر دەست بەعام باشش کن هەمووی لە هاوی ناچ خواردنێک زیاتر ئەڕوات هاوین تەڵەب زیاتر لەسەر کوبەکان و لەسەر ئەم فەتائیرانەیە کە ئەیکەنیمە فەتیرەی سپێناغ و فەتیرەی پەنیرەکەین لەگەڵ پیتزا بچووکەکانە کفتە تۆزە کەمتر ئەبێ هاوینان تەڵەب لەسەری لەسەر شتەکانی تر زیاترە باش شرۆخان لەگەڵەوەی لە ئێستا لە بازاڕە ئەو گاگادانی شتومە گران بووە بەڵێ تۆ چەند ڕەچاوی ئەوەت کردووە ڕەچاوی باری دارای خەڵکت کردووە لەگەڵ گرانکردنی سعرەکانای تۆ لە هەر شتەکانی خۆت هەر هەمان سعر و هەم سەرێکی مناسبە بۆ خەڵک وەڵی من لە مانگی 11 پارەوە کۆم شوێنم کردوێتەوە سعرم هەمان سعر ماوەتەوە هیچ شتێکم گران نەکردووە وەکو خۆشە فەرموود هەموو ئەزانین کە بازار زۆر گران بۆ دوو قات و سێ قات شت فەرقی کردووە بەس من لەخوا بەزیا بێ محافظەی کوالیتیەکەشم کردووە یعنی تەنسیقێکم کردووە لە بینە کوالیتێکی باش هەروەکو خۆی ماوە و سالیشم بەرز نەکردوێتەوە وەڵا ببوورە با من سەرێکی ناو فڕنەکە بکەم نەوەکم ئەمە مەلفوفی باینجانە لەگەڵ پڵاوەکەیە بۆ ئیمڕۆ ئامادەمان کردووە ئیترەوە ئیتر تەواو وەختی هاتووە بیکوژێنینەوە تەواو ئامادەیە ئەمیش بەڵێ گیان فەرموو ڕێنمایی چێ بۆ خاتونانی حەزەکەن ئەو خاتونانی بە تایبەت لە ماڵەوەن حەزەکەن کارێک بکەن سەرەتا با لە ماڵەوە دەست پێ بکەن بۆ نمونە تۆ چەند ساڵە لە ماڵەوە دەست پێ کردووە دوایەوە ئیشەکەت گەورەتر کردووە ڕێنمایی چێ بۆ خاتونانی کە حەزیان بەم کارەیە چی بکەن لەپڕا ناتوانن کارەکە گەورە بکەن یان خەفەتە خۆنیاڵم بۆچی کارەکەی ئێمە ڕەواجینیان مشتریمان نییە تۆ ڕێنمایی چێ بۆ ئەو خاتونانی کە دەست بەم ئیشاکەن یاخود حەزیان لێ بەڵێ من ئەوە ئەڵێم هیچ ئیشێک ئاسان نییە کە دەستی پێ ئەەکەیت بەڕای من ئیشی بچووک دەست پێ ئەەکەی ئیتر وەکو خۆوتە لە ماڵەوە وردە ئیشەکەی دیت منەوە ساڵێک و 2 مانگە ئێرم کردوێتەوە هیوادارم بتوانم ڕۆژێک لە ڕۆژان لەمەش گەورەتر بێ شوێنەکەم و زیاتر بتوانم ئەم کچە جوانانە وەرگرم سوودێکی هەبێ بۆ ئەوانیش گرنگ ئەوەیە تۆ ئەبێ هەر قووەتەکە و هەبێ ئەبێ ئەو عەزیمەتە و هەبێ کە بڵێ من ئیمڕۆ بە شتێکی بچوو دەست پێ ئەەکەم بەڵام بۆ داهاتوو ئەتوانم گەورەی کەم تۆ مهم ئەوەی هەوڵەکانی خۆبەی پەشیمان نەبی ڕۆژە لە ڕۆژان بڵێ بۆ من نەمکرد بۆ هەوڵم نەیە ئەو کارە بکەم لەوانەیە ئێستا کارێکی گەورەی باشم هەبووە دەستە خۆش بێ ئێمە ئەمڕۆمانماندی نا بەعەکسەوە سەر لێبوون نەکەین کەمە گوخانکاریمان لە دیکۆر و لە هینا کرد
دەستان خۆش بە ماندوومانکردن هیوای بەردەوامی بۆخوازم سەرچاوم بەخێر بووین هیلاک نەبووین بە عکسەوە زۆر خۆشحاڵ بووین سەرچاو بەخێر بێن زۆر سپاس بۆ خات و چرۆ خاوەنکارە ئەمڕۆ قسە باسمان کرد لەسەر گرنگی خواردنا کوردەوارەکان لە وەرزستانە چونەتی ئامادەکردنی ئەو خواردنی کە ئامادەی کردبوو ئەمە سوپاسی دوو هاوکاری خۆم بکەم کە ئەوانیش بەردووری ئەمیرا لەگەڵ کۆتاڵی مەجید هەمیشە دوو هاوکاری باشن بۆ من زۆر سوپاسیانەکەم تا بەرنامەیەکی تر هەشتادن